سڵاوتان نەبێت. وتەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕای دەگەیەنێت ئەگەر لەگەڵ پارتی نەگەینە ڕێکەوتن ئەوە بە هەمان سیناریۆی ساڵی 2018 پەرلەمانی عێراق بڕیار بدات سەبارەت بە پۆستی سەرۆک کۆماری عێراق. سۆران جەمال تاهیر وتەبێژی مەکتەبی سیاسی یەکێتی بە میدیا عێراقیەکانی ڕاگەاندووە بابەتی هەڵبژاردننی پۆستی سەرۆک کۆمار پەیوەست نییە بە زۆرینە و کەمینە، ئەمە مافێکی حیزبەکەیانە ئەو پۆستە یەکلایی بکەنەوە. وتیشی باشترین بژاردە ڕێکەوتنە لە نێوانمان کە بۆ دەورەی داهاتوو پۆستەکە لە ئێمە بمێنێتەوە و بژاردەی گەڕانەوەشمان بۆ پەرلەمانی کوردستان لا پەسەند نییە، چونکە پێشتر ئەو کارە نەکراوە و پێمان وایە ئەم پرسە پەیوەستە بە عێراقەوە. ئەوەشی خستە ڕوو لە کاتی نەگەشتنە ڕێکەوتن بە کاندیدی جیاوازەوە بچینە پەرلەمان و یەکێتی دەرەنجامەکەی قوبوڵ دەکات هەر چیەک بێت. بڕیاردەری فراکسیۆنی یەکێتی لا پەرلەمانی عێراق وەڵامی پێشنیازێکی مەسعود بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمیش دەداتەوە و ڕای دەگەیەنێت من پەرلەمانتاری عێراقم، چۆن دەبێت سەرۆک کۆمار هەڵنەبژێرم و پەرلەمانتارێکی کوردستان دیاری بکات لە کاتێکدا سەرۆک کۆمار سەرۆکی هەموو عێراقە و پارێزەری دەستوری عێراقە و نوێنەرایەتی سەروەری عێراق دەکات. کاروان یارویز بڕیاردەری فراکسیۆنی یەکێتی لا پەرلەمانی عێراق لە لێدوانێکی ڕۆژنامەوەیدا وەڵامی ئەو پێشنیازەی مەسعود بارزانی دایەوە کە داوای کردبوو سەرۆک کۆمار کە بەرکەوتەی کووردە پێویستە لە پەرلەمانی کوردستان یەکلایی بکرێتەوە. یارویز ئاماژە بۆ دەکات ڕاستە سەرۆک کۆمار وەک تەوافق بەرکەوتەی کووردە، بەڵام پرسێکی عێراقیە و سەرۆکی هەموو عێراق و پارێزەری دەستوری عێراق و نوێنەرایەتی سەروەری عێراق دەکات. دواتر من پەرلەمانتاری عێراقم، چۆن دەبێت سەرۆک کۆمار هەڵنەبژێرم و پەرلەمانتارێکی کوردستان دیاری بکات. ئاشکراشی کردووە 170 ئیمزایان ڕادستی سەرۆکایەتی پەرلەمانی عێراق کردووە تا ڕۆژی چوارشەممە 12 مانگ دیاری بکات بۆ دانیشتنی هەڵبژاردننی سەرۆک کۆمار. پرسیاری ئەوەش دەکات زۆر پرس و کێشەی گرنگی کوردستانی هەیە بۆ لە پەرلەمانی کوردستان یەکلایی ناکرێتەوە. دەژڵێت باشتر وایە ڕێک بکەوین چونکە بەرپرسیارەتی هاوبەشی یەکێتی و پارتی تەنها ئەم قۆناغە نییە، ئەگەر ڕێک نەکەوین دەچینە هەڵبژاردنەوە و دەبێ هەردوو لە ئەنجامەکەی قوبوڵ بکەن. دواتر پۆستەکانی تری بەرکەوتەی کورد کە بەر پارتی کەوتن بەبێ ڕێکەوتنی کوردی هەڵبژێردران لەوانەش جێگری سەرۆکی پەرلەمان. جەختیش دەکاتەوە بۆ ڕێکەوتن لەگەڵ پارتی و یەکریزی کورد یەکێتی زۆر هاتە پێشەوە و چەندین جار سەرۆک و وەفدی مەکتەبی سیاسی سەردانی مەسعود بارزانیان کردووە، بەڵام ئەوان نهاتنە پێشەوە. ئێستا پەرلەمانی عێراق بۆ پێکهێنانی کابینەی نوێ چاوەڕوانی کووردە بۆ یەکلایکردنەوەی کاندیدی پۆستی سەرۆک کۆماری عێراق و دواتر هەنگاوەکانی پێکهێنانی کابینەی نوێ دەست پێ دەکات. بڕیاری ژوایە سبەی پەرلەمانی عێراق بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار کۆبێتەوە.